باش وجارك دي بدرين خوش دقهينا ديدارا بينارين كورت كونكشن جدنجي أمريكا لرا لواشنطن از داخل شمو ومن محتبر شرواني سلاوتان لبد لبرنامج أمرو دا پیامنیر من لبرای شر لروجاوا کردستانی سوریا باسی سرکوتنکانی شروانان بسر داعش دادکات کمیته پیوند درویکانی انجمنی نونران دانشتن لسر مترسی داعش بسر کمایتی آینی دادکات و هروها میوانی برنامه رمضان تونج کاندیدی دکترا لزانکوی مسوپوتامیا لآمد باسی هەڵبژارنەکانی تورکیا و گرنگی بۆ کورد دەکات بەڵام بەر لەوە لەگەڵ ڕووداوەکانی تری جیهان ملیتانین دەوڵەتە ئیسلامی داعش دەست بەسەر ناوەندین حکومەتی دەگرت لە باژارێ ڕەمادی عێراقی ئیرۆ هەینی و ئاڵایەخوا لەسەر هەندێک ئاڤاهیان بلندکردنە ئەندامەکەی پەرلەمانی عێراقی گوتە دەنگی ئەمریکا تەڤایە باژار نەکەتیە ژێر کۆنتڕۆلا داعش و هێشتا هێزین حکومەتی دێ بنگەهەکی لەشکەریدا لە ناوەندا ڕەمادی مانە شەوێدی شەڕبانên داعش بوون بە بارانکردنا هەرێمی کرد و خوا گەهاندنە نیڤا باژار سیڤیل jî ji bajêr direvin ji ber şeran ev derbek mezin bû bi hêzên hikûmetê dikevitin ku şerî li çendîn berokan dikin ji bo girtina deverên ku Daeş girtîn berî salekê li destpêka ev sal jî wan tikrîd ji destê militanên Daeş derxist. و سەرۆکوەزیرانی نێپال دەڵێت حکوومەت ئامادە نەبوو بۆ بوولەرزە بەهێزەکەی کە دووەم جار لە سەرەتای ئەم هەفتەیە وڵاتەکەی هەژاند. بوولەرزەکەی سێشەممە بە گوڕی 7.3 لەسەر پێواری ڕێختر بوو بەهۆی جان لەدەستدانی 110 کەس ڕۆچوونی هەردوو بەسەرێکدا هەروە داتەپینی خانوبەرەکانی کە بوولەرزەکەی پێشتر زیانیان بەرکەوت بوو. ئەم بوومەلەرزەیە سێ هەفتە پاش بوولەرزەکەی ڕابردوو بوو کە لە ئاکامی ئەویش 8,000 کەس لە سەرانسەری وڵات گیانیان لەدەستدا. ئاژانسا پەنابەرانیان نەتەوێنی گرتی و ڕێخستیên مرۆڤانî ڕژدیە لە وڵاتên باشوورە ئاسیا دکن دەرگەهên xwe ji li pêş hezaran penaberên şepirze ji Myanmarê û Bangladêşê re vekin. Bawerî heye ew asê mane di gemiyên kevin de di deryaya Andaman ya Okyanusê Hindî nêzîkî 2000 kesan ji wana xwe gehandiye Endonîsya û Malêzya vê heftiyê. Gemiyên zêdebarkirî ji mêr jin û zarokan xwe digehînin def avên Endonîsya, Malêzya û Taylandê bêhêviya rizgarbûnê. Ev welat bi firokan av û xwarinê digehîne wan lê hewl didin wana ji sunûrên xwe dûr bêxin. Piraniya wan penaberan ji nijadê Rohingya yê ku musulmanên bêwelatin lê Myanmarê. Netewênî girtî jî daxwaziya hevkariya tevaya welatdan dike ji bo rizgarkirina wan penaberan. و سەرۆک ئۆباما هاوپەیمانانی وڵاتی کەندا و دڵنیا دەکاتەوە کە ئەمریکا پشتیان تێناکات لە بەرامبەر هەر جۆرە دەستێوەردانێکی دەرەکی پەیوەندیەکانی ئاسایشیان لەگەڵدا بەهێز دەکات دژ بە هەڕەشەکانی ئاسایش بە ئێران و تونڕەوی تند و تیژانەوە. سەرۆک ئۆباما ئەم قسانەی لە پاش کۆبوونەوەی لوتکەی پێنجشەممە لەگەڵ ڕێبەرانی ئەنجومەنی هاوکاری کەندا و لە هاوینە هەواری کامپ دەیڤید لە دەرەوەی واشنگتن کرد. ئەمە ناوی لێنرا کۆبوونەوەی لوتکەی بەڵام زۆربەی شەژ وڵاتەکەی کەندا و سەرۆکەکانی خۆیان نەناردبوو بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکەدا. ئەمەش وەک بێڕێزیکردن بۆ سەرۆک ئۆباما لێکدراوەتەوە هەروەهاش وەک ئاماژەیەک بە ناڕەزایی بەرامبەر ئەو ڕێککەوتنە ناوکیەی سەرۆک ئۆباما هەوڵی بۆ دەدات لەگەڵ ئێراندا. لە کۆتایی ڕۆژی پێشەمە سەرۆک ئۆباما کۆبوونەوە لوتکەیەکەی بەسەرکەوتوانە لە قەڵەمدا. پەیامەکەی بۆ هاوبەشەکان لە کەندا و کە نیگەرانی هەڕەشەی ئێرانن بۆ سەرهەرێمەکە. ئەمریکا لە بەرامبەر هێرشی دەرەچیدا پشتیوانی لە هاوکارانمان لە ئەنجومەنی هاوکاری کەندا و دادەکات و ئەو هاوکاریە قوڵتور و بەرفراوانتری دەکەین کاتێک گرفت گەلێک گرفت لە گۆڕدا دەبن کە لە هەرێمەکەدا هەنا. ئەمە ئەو پەیامە بوو کە ڕێبەرانی کەندا و دەیانویستی بیستن. وڵاتانی کەنداوی عەرەب نیگەرانی ئەوەن کە درکیان کردووە وڵاتی گرتوەکانی ئەمریکا دەستی لە هەرێمەکە بەرداوە لە کاتێکدا ئێران دەستی هەیە لە کێشەکانی یەمەن و سووریا و هەڕەشەکانی گروپە توندڕەوە تند و تیژەکان تا دێ زیاتر دەکات. سەرۆک ئۆباما گفتوگۆکانی بەڕاشکاوانە لە قەڵەمدا و ڕێبەرانی کەنداویش نیگەرانیەکانی خۆیان نەشاردەوە لەمەڕ ڕێککەوتنی ناوکی کە سزا ئابوووریەکان لەسەر ئێران لا بدات و تاران بتوانێت زیاتر دەست بخاتە هەرێمەکەوە. هەڵبەت ژمارەیەک لەو وڵاتانە نیگەرانیان دەربڕیوە کە بەبوونی سەرچاوی زیاتر ئەویش لە ڕێگای کەمکردنەوەی گەمارۆکان ئەگەری ئەوەی هەیە ئێران زۆری ئەو سەرچاوانە بۆ ئەو چالاکیانە بەکاربێنێت کە دەبێتە هۆی ناسەقامگیری. سانی ئەمریکا دەڵێن هەرچەندە ئەمە ڕێککەوتنێکی هاوبەشی بەرگری نییە بەڵام ئەم دڵنیاکردنەوەی کە بەڕێبەرانی کەندا و درا دەشێ بۆ لێک بدرێتەوە کە ئەمریکا پابەندی بۆ ئەم وڵاتانی کەندا و بەهێز کردووە بە بەراورد لەگەڵ هاوبەشەکانی تری ئەمریکا.
لە نێو هاوکاریەکان بۆ وڵاتانی کەندا و مەشقی زیاتری هاوبەش دەبێت فرۆشتنی چەک خێراتر دەکرێت هاوکاریان دەکرێت لە بەرەو پێشبردننی ڕێخستنی سیستەمی بەرگری. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و شەڕوانên yepekê dest bi ser bajarokê Aliyê degirtine lê başûrê serêkaniyê li Sûriya û milîtanên Dewleta İslamî Daeş jê derêxistine. Peyamnêrê dengê Amerîka Zana Umer ji berokên şer ev raport gihandiye. بارگەها عالیە یا داعشێ باشوورێ سەرێکانیە و ڕۆژئاوایê Til Temirê kete destê yekîniyên parastina gel. Yepeke ji du aliyan êrîş bire ser aliyê, yek ji hêla gundê Qeşqayê başûrê serêkaniyê û aliyê din ji aliyê Rojavayê Til Temirê û bi piştîwaniyeke çalak ji aliyê balafirên koalisyona navnetewî. Kamîra dengê Amerîka ji gundê Qeşqayê şer şopand. Ali hemberî ew piştme ew alî dibîne dengek balafirên koalisyona navnetewî jî baş tê alîkariya yekîniyê parastina gel dikin. Niha li dûrî 1 kîlometre tenê şerekî pevcûnên gelkî giran hene wek dengê balafira jî niha gotê diyar dibe. Di encama şerê sê rojan de aliyê ji aliyê yekîniyên parastina gel ve hate kontrol kirin. Aliyê pargeheke sereke bû ji Daişê re got li ser rêya navnetewî ya navbera Til Temirê û Reqa de ye. û niha ewrê ya got Til Temirê bi Reqa û Helebê ve girê dide hate birîn ji aliyê yekîniyên parastina gel ve. Êdî bandora wê jî wê li ser şerê Til Temirê û Hesekê hebe. Zana Umer dengê Amerîka ji berê şer yên aliyê. چارشەمە کۆمیتەی پەیوەندی دەرەوەیەکانی ئەنجومەنی نوێنەران دانیشتنێکی ڕێخست لەسەر مەترسی داعش بۆ سەرکەمایەتیە ئاینیەکان. لەم دانیشتنەدا ژمارەیەک شاهید باسی هەڕەشەی داعشیان کرد. هاوکارم دەخیلی شەمۆ لە دانیشتنەکە ئامادە بوو ئەم راپۆرتەی ئامادە کردووە. ئەندامên Komîteya Karûbarên Derve li civata nûneran bi hîviya komkirina zanyariyana û zanîna rastiya gefeya Komala Dewleta İslamî Daeş li ser kêmaniyên oliyên kevnar li Iraqê û li Sûriya heta bikaribin pêşniyazan bidin li ser arasteya siyaseta hikûmeta Serok Obama û giraniyê danin ser hikûmetên herêmê. Part of the hearing is to have people in the American public better understand. Beşek civînên guhdarîkirinê gogelê Emerîkî rewşê li wir başnas bike û tê bike. Bêçil wir dibe û tê kirin. Daeş bi hovane gefê li jiyana xelkê wê de dike. û xort û ciwanên wê bêguneh serjê dike. Herûsa jî jin û zarokê wan weke kolan li bazaran difroşin û destdirêjaya seksî li wan dikin. Ew tiştekî trajîdîk e û gelekî xemgîn e. û divê got cîhan tev de bala xwe bide û alîkariya wê deverê bike. û divê got çi bi destê me bê em bidin dago ji wê rewşê rizgar bibin. Gelo şahedan çi peyam gihand Kongresê ji bo parastina kêmaniyên olî di Iraqê de. Cakrîn Ishaq çendîn cara seredana penaberan li Herêma Kurdistana Iraqê li Tirkiye û li Urdunê kiriye. Ez dixwazim bêjim kêmaniyên olî nûke li Herêma Kurdistanê hez dikin parastîne. Divêt çend em bikarîn wan li wê derê bihêlîn û alîkariya hikûmeta herêmê bikein û pêşmergeya pirçek bikein heta ew hez bi aramî û tenahiyê bikin. Armanca Daeş nebes kuştin û neçarkirina civakên nemusilmana ola xwe biguherin, belkû wêrankirina rûyê şaristaniyetê ye li herêmê. Dr. Catherine Hans taybetmenda parastina şûnewaran daxwaz ji komîteya civata nûneran kir lezê vê yasayekê bikin di Kongresê de asê maya sebaret parastina şûnewaran. ISIS has been intentionally targeting داعش بمەبەست شێنوارên olên kevnar kirine armanc û gelek jinav birine. Ev nebez bêrankirina şênwaraya belkû ramalîna nasnama wan e. Dema hizra alîkariya leşkerî ji bo şerê Daeş bêtekirin, divêt parastina şênwaran li ber çav bêdkirtin. Divêt em pijraz bin Daeş nikaribe şênwaran bidizin û bifroşin û qazanca diravî jê bikin. Di demê salekê de ji êrîşa Daeş li ser devera Muslê sedan hezar Kristyan û êzdî û şebek ji deverên xwe reviyane û şefirze bûne. Lê tirsa rebeneka dêrên Muslê gelek mezintir e. I would say we lost everything, sir.
ما همی تشت اش دستان ام هزدکین کرومتا ما هاتیش کاندن دما کتو مال و حال و کلتور خوش دست دی تچه رومت نامینید ویش همیاد دل اشتر و نخوشتر او بو کل تلویزیونی هات نشادان دیر کامه هات بمبکرن و یادی هاتش ناف برن اوشی هر وکی نشامه دابون کمه چه دیروک نما امنها خود در بدر و به مال و حال دبینین ئەو خانمێن خورتێن من دیتن دەردێکی هەند زەحمەت دیتنە قەت مەژیە مرۆڤێ باوەڕ ناکە لێدان ئەشکەنجەدان تعدا جنسی لێ دگەل هەندێ ئەو بجەرگن هاندەرن ئەو دەنگێ بێدەنگانە ئەفجا ئیرۆ ئەز لە شووناوان دپەیڤم و ئەس دبێژم ئەو ڕێبەرێن پاشە ڕۆژێنە وان بەدکار دیتن لێ فێری سەخلەتیەن مرۆڤانی بوونە گەلۆ کریستیانên Sûriya ku bûna armanca hovatiya Daeş wê bikaribin vegerin warên xwe digel civankên dî jî bijîn piştîvan pêşhatên wêran kir ji encamê şerê radîkalan. Piştî şeran tem demek ji bo vegerandina baweriyê divêt bi rêkên qanûnî û desalata dewletê. Ev bi zehmet e eger şer bi rêkên siyasî nehêt çareserkirin. Li Sûriya kêmaniyan qet kêşe digel piraniyê nebû. Lê rejêmê kêmanî ji xwe rakêşan û îslamî jî dibêjin kêmanî pişta rejêmê ne. An ku her du alî yariya bi kêmaniyên olî dikin. Em dikarin baweriya xelkê vegerînin û piran di navbera civakan de durist bikin. Bisyara herî mezin li cem xelkê ku dikevin ber gefeya Daeş ew e rolê Amerîka wê çi be? What can we do for treatment? What can we do? Em çi karin bikin da em pêşveçûna Daeş rawestînin. Em çawa dikarin hikûmeta Bexda ya desthilatdar qayîl bikin ji bo parastina kêm olên li Iraqê û xurtkirina êlên Sunnî li Rojavayê Embarê. Yên got dixwazin li dijî Daişê şer bikin. Her wisa jî çekdarîkirina hêzên Kurdî yê gosî ji sedî ji wana şervanên jinin got bi çekê sivik û kêm şerê Daişê dikin. Hevdemê civîna guhdarîkirinê li pêş Komîteya Karûbarên Derve li civata nûnerên Emerîkî çendîn navendên dîyên hizrî û siyasî li Washington mêvandariya siyasetvan û çalakvana dikin ji bo handana rêbazek serketî di şerê dijî Daeş de. û peyamên dengê Amerîka li Kerkûkê Dilşad Enwer ji Qeretepe raporta gihandiye û dibêje girjiya nijadî di nêvbera Şîa û Sunniyên bajar de gehiştiye bilindtirîn ast. لە ناحەی قەرەتەپە ململانی مەذهبی نێوان شیع و سونە گەیشتۆتە لوتکە بە شێوەیە کە شیعەکان بە ئاشکرا لە نێو شارۆچکەکەدا وێنەی عەلی خامنەی ڕابەری ئەنجومەنی باڵای ئیسلامی ئێرانیان هەڵکردووە. عەرەبی سونە کە 70% دانیشتوانی ناحەی قەرەتەپەی سەر بە پارێزگای دیالە پێک دەهێنێت بۆ شیعەکانی ناحیەکەیان زۆر بەداخن بە شێوەیەک کە هەر دەرفەتێکیان بۆ بڕەخسێت حوسەینیەکانیان دەتەقێننەوە و لێشیان دەکوژن. حوسێنیەی ئوملبەنین ساڵی ڕابردووش تەقاندیانەوە بەڵام ئەم ساڵ کوڕەکەشمی تیا ڕۆی. ئەمنیەتی ناحەی قەرەتەپە کە لە ژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدایە و بەرپرسانی کورد دەڵێن ئەگەر پێشمەرگە شارۆچکەکە چۆڵ بکات لە ماوەی شەو و ڕۆژێکدا شەڕی گەورە لە نێوان شیع و سونەدا هەڵدەگیرسێت. بەڕێستان ژاگەدارن ئەم ناحەیەکە کە پێکاتووە لە نەتەوەکان و لە مەسەر جیاوازەکان لێرانە بەڵام من دڵنیاتانەکەم لەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان لێرە نەبێ ئەتوانم بڵێم ئەگەر ئێستا ئێمڕۆ ئێمە لەم ناحەیە بچنە دەرەوە شەڕ لەناو ئەم ناحەیە دروستە بێت لە بینی شیع و سونە لە بینی ئەو دوو مەذهبەکە خۆتان دەزانن سراحێکی زۆر و قۆڵ و درێژیان هەیە لە هەموو شوێنەکان لەم ناحەیە شتراحێکی زۆر خراپیان هەیە بەڵام ئەوەی ئەمن و ئاسایشی لەم ناحەیە دابین کردووە هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشەکە لە ناو ناحەکە. سونەکان تەنها بۆ شیعەکان بەداخ نین بەڵکو هەر دەرفەتێکیان بۆ بڕەخسێت بارەگای هێزە کوردیەکانیش دەتەقێننەوە و وەکو لە ڕابردوودا چەند جارێک بارەگای هێزە کوردیەکانیان کردووەتە ئامانج. عەرەبە شیع و سونەکانی قەرەتەپە کە هیچ کامیان خاوەنی هێزی چەکداری تایبەت بە خۆیان نین بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆریان لە یەکتری کوشتووە وەکو خۆیان ئاماژەی بۆ دەکەن ئەگەر هێزی پێشمەرگە نێوانگیری نەکات لە ئێستادا بۆ جارێکی تر شەڕ هەڵدەگیرسێتەوە لە نێوانیاندا. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.
میوانی بەرنامەی ئەم جارەی کورد کۆنێکشن ڕەمەزان تونج کاندیدی دکتۆرایە لە زانکۆی مۆسۆپۆتامیا لە ئامەد لە وتیوێژی لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ لەگەڵی ساز کردووە ئەو باسی گرنگی هەڵبژارنەکانی پەرلەمانی تورکیا بۆ کوردەکان دەکات کە بە لیست بەشداری لە هەڵبژارنەکاندا دەکەن. دەبێ پێواژۆیدا ئەو ڕێژەیە سەدی دە هەدەپ دەرباس ببە هەدەپ بسەر ڕێژەیە سەدی دەهی کەوە ji bo Kurd û Kurdistanê gelek mihîm e. Ji bo çi mihîm e? Wê HDP û Kurd di ser meclîsan Tirkiyeyê wê bibin xwedî hêz ku Tirkiye jî biguherînin ku nêrîna Tirkiye jî li hember Kurd û Kurdistanê biguherînin heye. Niha di nêrî şansê HDP'yê ku rêjiyê derbas bike jî gelek zêde dibe. Roj bi roj zêde dibe. Çawa yani ji ber çi zêde dibe? Ji ber çi zêde dibe? Niha em li dinhêrin ku tevlîhevbûna AKP belav dibe. AKP wekî partiyekî wekî siyasetekî nû ji bona Tirkiyeyê ji ber ku ji her bêşeyî de ji her fikrî de mariv girte cem xwe ji cemaat de mariv girte cem xwe ji Kurda mariv girte cem xwe ji Tirkan ji Tirkê nijadperest mariv girte cem xwe. Me mesela ku dijatî ji wana AKP'tî kirin ji cem van xelka. Belê niha ev ya ji hev perçe dibe. Ya belav dibe. Ji ber çi? Ji ber berjemendiyê vana ji ber ku çixarê vana tevlîhevdû bin niha çixarê wa tevlîhevdû qebîl nabike. Başa Kurda çend Kurd ê girtîne divê de HDP wekû grûp wekû part ketiye hilbijatinan. Berî niha bizan hilbijatin berî niha da kes diçûn. Niha li Bakurê Kurdistanê dengê Kurda yekbûya dengê Kurda zêdetir bûye. Wextê ku HDP ket wek grûpekî wek partiyekî biryar da ku tê keve hilbijartinê bi grûpên Kurd re jî axivîn. Yekîtiya Kurda jî li Bakur damezrandin. Wextê ku ji bona yekdengî ji ku nav Kurda derdikeve ez bawer nînim ku Kurd bi serê xwe hinek derkevin bêjin em jî nazmizetin û dengên Kurda perçe bikin. Niha ew derfet jî tinîne. Başa eger HDP yan em bêjin Kurd ew şans hebû ew şiyan hebû rêjeya 10 salî derbaskirin ketin di parlamenda wê çi çêbe? Binêrin wexta ku HDP û DBP şefqetiyan di ser HDP de Kurd xwanîzgahî Tirkiye dikin. Yani em dixwazin ev pirsgirêka Kurd û Kurdistanê di rengek demokratîk de çareser bikin. Em ji bona viya jî dixwazin derfet çê bikin. Ev derfet jî di ser deriyên di ser qadên siyasetê de ancak çê bibin. Ji xeynî şer rêyek dijî heye rêya sisiya heye ku em vê pirsgirêkê çareser bikin. Wextê ku HDP di rêjê de derbas bibe ji bona çareseriya pirsgirêka Kurd û Kurdistanê jî derfet çê bibe ku bi rengek siyasetê bi rengek demokratîk ev pirsgirêk bê çareserkirin bi axaftin bê çareserkirin ne bi şer ne bi çekin. Jî maga zagonî wê delîva furset hebe maga zagonî bê guhertin. Belê niha maga zagonîya Tirkiye peren perçebiye yani maga zagonî nemaye. Niha ku Tirkiye hukuk heviya ku zagon heviya û ku maga zagonî heviya serok komarê devleta Tirkiye Erdoğan nikaru propagandaya partiyekî bike. Ev babetek diye bes me dixwaz behsa maga zagonî dikin ku mafê Kurdan tê bê dabîn kirin bêdanîn mafê Kurdan ev e besname ku eger hatû HDP ket wekû grûp parlamenda digel li anî dî rengê bikarin tiştekî. Belê niha li Bakurê Kurdistan daxwaza gel jî ev e. Daxwaza gel ji bona guhertina maga zagonî pirsgirêka Kurd e. Niha devleta Türk jî divîne, devleta Tirkiye jî divîne ku pirsgirêka Kurd û Kurdistanê çareser nebe ji bona pêşeroja Tirkiye jî tişt baş nîne. Pêşerojek baş nayê ji bona Tirkiye jî. Niha viya gelê Tirkiye jî divîne. Ev derfetike ji bona gelê Tirkiye ku xwedî li HDP derkeve, xwedî li Kurda derkeve. AK Partî namzedên Kurd di herêmên Kurda de hene. Ev bi çendê karîgeriyê yan xerab ji Kurdan var. Na ez bawerim namzedarên Kurd tune nav AK Partiyê. Namzedarên ku koka wa Kurd e. Kurd e. Bi koka xwe tê nas kirin lê ew divê em Kurd kökenlîne. Em divên koka me Kurd e em ne Kurdin. Ew wisa xwe didin nasandin. Niha di ser nasamaya Kurd de ê ku bêje ez Kurdim û ez siyasetê dikim piranî di HDP de giştîne hevdû. Ramazan em bê ser meselên siyasî û meselên diplomasî jî
و بتابعي كرد أمريكا أتزانم تهاتي لأمريكا تا عندك جفين هبونا يعني تدفيا بزاني جي أمريكيان بزاني كاني بيوان ديوان دقل كردات شوانن بله دقل هاي چه انجامي إنها درفتك مزن جبونا كردات شيبية بپیواژه کوبانی ده برخوردن کوبانی ده که او برخوردن تنی روجوانی و برخوردن اربیلی و برخوردن سلیمانی و برخوردن وانی و برخوردن باتمانی و برخوردن آمدی و یعنی برخوردن نتوی ده کوبانی چی بی او رحی کردستانی و رحی کردستانی رحی کوبانی نهال ناو پرگال ناو نتوی ده جیتی آخافتن اویاجی درفتک مزنج بونا کردات چی ده که کد سر کوبانی ده هزين خوي دبلوماسية وسياسية ناونتوي خرط بكن يعني لسر كردان دمينة لسر كردان دمينة نها همو جيهان همو دولتين أوروبا يجي دم هبري از بروكسل بم نيرينا بروكسل وأنا يكو أمريكا ليد نيرة وك هبة شاوا دشوبة هفدو شاوا فيا هاتيه ديتن كل روجلاتا ناوين ده لهمبر وكي چتين دايشي کورد تنی دکارن برخوا بدن و بدن سکناندر نها کوبانی بکتا داعش زیادتر خورتر بویا جبونا اروپا جی کارین اولهی زور دبی باشا امریکی جی وینا دبیجن هر کس وینا دزانه بله وی چی بکن کردان راح یا وی قنجی وی چاکیا کردان زانه بنو که نها ناو کردان ام هنت دیرو کا کردا بنیرن و ام ورم وی مسئله ناو کردان ام دزانن کو افساد سالا چی واندایی جبونا کرده کرد ناهف ده نبینیک دولتین در کرد ناوان ده پاروکرن او نهشتن کرد ببینیک نهشتن کرد یکیت یخواه اعلام بکن نها دم گوهریه هر کسی ویاد دویجه اف 100 سال پیشامه 100 سال کرده دروشلاتا ناوین ده اف 100 سال کرده لیمه خوابن تکس نایویا وکی مزگینه کی وکی خلاتك فيها دستة ناخه لازم انتخابات بونا فيها بكي جبونا انتخابات بونا فيها بكي يك دنگيه ده دبلوماسيه ده يك دنگيه ده ربخي دا خازي خاطيخي يك بهور باخي كاري خوي بوليتيكاي هندري كردستاني كاري بوليتيكاي دربت جودا بكي زيادتر دكاري پشگیری بگیری از خوازم یک دنگی تی بگم دنف کرده ده یک دنگی چتشتا يعني پارتی ببن یک لهفدو تيبجهن كاري هف باش بكن بون منا كونغريكي نتوي چند سالا كارجيتي كرنو نهات ريخستن اجا افد يك دنگي كودري دا مروج يك دنگي لازم شاش فهمنا كي يك دنگي نه و همو بارتي ما گش ببن د پوليتيكاين خدا بيجن ام يك پوليتيكاين يك دنگي افه كود پرگالا ناونا توي ده یک دنگک شوادر که بیشتر داخل می کرده اف خالن اف مادنه اف یک دنگی اللي ناف کرده ده جداتیه پولیتیک هن اویا نورماله وکی ده پرگالین دموکراتیک ده پر دنگی گلک باشه اویا تیمینه وقتا که یک دنگی در وی ولاد چی ببه تو ویا دام ازرینی وکی کنگره نتوای کردستانی تو ویا دار بخی د ناوخو د پولیتیکاین ته چقدر جدا بن توی بکاروی د پرگالا ناو نتوی د یک دنگی درخی او چقدر محاطب دیتنا تجی زیادتر چید ول پرگالا ناو نتوی ده جی کو ده همان کردره جدا بین سرماسی رونین دورماسی رونین و یک کرداره کی دورماسی رونین لی او کردجی و بزانین کو تمثیلیت اوی ل کردستانی هیه لی د ناوبر کردستانی جدا بنا پارتی اوی رنگی کی دموکراسیه باشا دوار الدبلوماسي دا في كرت تشي بكن حياه بينا اف يك دنگي بگها يك دنگي وان بگها جيهاني براسي نها خواتم باكوري كردستان هي كو امزانيگاه کی دام ازرينن امزانيگاه و بلكي سال کی يعني سال ده دست به پروردايا خوام بك جخيني فيا جدوري فيا باشور كردستان لازم مكتبين دبلوماسي وان ببن جبونا ماروين بري زاناين د دبلوماسي ده او بکه وان پیش و ببن ماروین که خواندکاری نزیده بند دواری دیپلوماسی نه کل پرگالا ناو نتاوی بلا ببن لبروکسلی برلین پرانیل واشنگتونی وانا چخا تیمی من خورت ببن ای که دیپلوماسی ناو نتاوی زانه افقاس ام دکارن محاطبی خواه زیده بکن لهم بر دولتین ناو نتاوی ده و لهم بر دولتین روشلاتا ناوین ده جبروی دیپلوماسی و عبوری اف هر دو
لازمە پرانی سەروانە بسێکن. ڕەمەزان تونج ئابووری ناس و خوێندکاری دکتۆرا لە زانکۆیە مەسۆپیتامیە لە ئامەدی ئەس گەڵکی سوپاسی دەست سپاسکەم سپاسکەم. دیارە دەخیل گۆڕینی دەستوری تورکیا ینی وەکو دەڵن ڕێگایەکە بۆ چارەسەری کێشەی کورد و ئەوانش بەو هیوایەنەکە بگەنە پەرلەمان. ڕای تووتە دەخیل ڕێسکێک نیە ئەمە ترسێک نییە کە بەو شێوەیە کە کوتیان بابلیس بین. ترسی هەیە مەترسی زۆر هەیە لەسەر ئەوەی کە ئایا بە لست کوردەکان بتوانن ڕێژەی لە سەدا 10 وەرگن لە دەنگەکانە بکەن ئەگەر کرا ئەوە سەرکەوتنێکی زۆر گەورە دەبێت بۆ کورد. بەڵام بابەتی گۆڕینی دەستور کە کورد لە تورکیا پێدەڕێن ماکازاگۆنی ئەو تشتە گەلک زەحمەتە بجام دوێت بێژم کاندیدی دوو دکتۆرایە سیاست و ئابووریژی کاک ڕەمەزان لە ئامەدەی ئەوجەمە بەشێکی دی هەفەیوی ناخواهەیە لەسەر مەسەلەن ئابووری و چاوە ئاک پارتی دەبێژاک و ئابووری تورکیا پێشکەتیا بە سایە ئاک پارتی بجا بەشی دوێ هەفەوینامە لەگەڵ کاک ڕەمەزان لە ڕۆژا سێشەمبێ دی ئەو بتن. حکوومەتە سەرۆک باراک ئۆباما دەست پێش خەریەک مەزن کردیا بە مەبەستا بەهێزکردنا کەچان بڕێکە پەروەردەیە و دەبێژەژی دەبێت هاندانا کەچا ژێ خوێندنی ڕا بە پشکێک سیاسەتە دەرڤەیە ئەمریکی لەگەڵک وڵاتان یەن جیهانێ هەژاری ئاستەنگین جڤاکی ڕێگرن لە پێش خانمان بکەون خوێندنگەهان گەلۆ خانمایەکیە ئەمریکا میشل ئۆباما چ ستراتیژی هەیە ژە گوهرتنان ڕا؟ خێزانی ڕۆمانیا کۆڵا گواستیانەوە لە گوندێک لە ئەلبانیا کە نزیکترین قوتابخانە لەوێ دوو کاتژمێر دوور بوو. ئەوان گواستیانەوە بۆ شاری شکودرا تاکو ڕۆمانیا بتوانێت بخوێنێت. زۆر لە هاوڕێکانم ناتوانم بچنە قوتابخانە، یەک بەهۆی دووربوونیەوە و دووهەمیش بەهۆی هەژاریەوە. قوتابخانەکان زۆر دووری گوندەکانی ئێمەن. بەو بڕیارە دایک و باوکی ڕۆمانیا کارێکی وایان کرد کە کچەکەیان نەبێتە یەکێک لە 62 ملیۆن کچانی جیهان ئەوانەی لە قوتابخانە نین. سوزن مارکمی USA دەڵێت دووری و مەترسی تونند و تیژی چەندین هۆکارێکی ڕێگرن لە بەردەم پەروەردەی کچان. دا چاو سەرجەوی منداڵ بێت یانیش گوشاری ئابووری بەهۆی خەرجی قوتابخانە. ئێمە دەخوازین چارەیەکی بۆ بدۆزینەوە. A threat to girls' education anywhere is a threat to progress everywhere. بۆیە بەڕێوبەرایەتی سەرۆک ئۆباما هەڵمەتێکی دەست پێ کردووە بە ناوی Let Girls Learn لێگەڕێن کچان بخوێنن. لە مانجی سێ خانمی یەکەمی ئەمریکا میشل ئۆباما لەگەڵ بەڕێوبەری پیس کۆرپس کاری هەسلەر ڕەدلت ڕۆیشتنە یابان و کەمبۆدیا بۆ پێشخستنی ئەم هەڵمەتە. The First Lady is incredibly passionate. خانمی یەکەم زۆر بە پەرۆشی ئەم مەسەلەیە دەڕوانیتە ژیانی خۆی و ژیانی هاوسەرەکەی ژیانی سەرۆک ئۆباما ویان دەرکەوتووە کە خوێندن چەندە ڕۆڵی هەبووە تا ئەوان بگەنە ئامانجەکانی ژیانیان. خۆبەخشەکانی پیس کۆرپس وەکو ئەوانەی لە شاری تیرانە لە ئەلبینیا دەتوانن ئەم پرۆگرامە یاخود هەڵمەتە Let Girls Learn جێبەجێ بکەن کە زۆربەی جاران لە شوێنی دوور هەڵکەوتو کار دەکەن. مارکەم دەڵێت پەروەردەی کچان سوودی بۆ هەموو کۆمەلگا هەیە. ئەو خانمانەی لە قوتابخانە دەمێننەوە و ئەو کچۆڵانەی تاتەمەنەی زۆر لە قوتابخانە دەمێننەوە بۆی هەیە تەندروستیان باشتر بێت، درەنگتر هاوسەرگیری بکەن، درەنگتر منداڵیان ببێت و لە جوونە منداڵەکانی خۆشیان بۆ ماوەیەکی زۆرتر لە قوتابخانە بمێننەوە. ئەمە چەندین کاریگەری بەسەر کۆمەلگادا دەبێت. بە قسەی هەسلەر ڕەدلت ئەم جۆرە گۆڕانکاریە کاتێکی زۆری پێدەوێت. بەڵام بۆ ڕۆمانیا کۆڵا لە ئەلبینیا ئەم پرۆگرامە ئۆمێدەکە بۆ پاشە ڕۆژی. سەما دزەیی، دەنجی ئەمریکا. و بینەرانی ئازیز بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان سپاسان دەکەین کە تا ئێستا لەگەڵماندابوون تا سێشەمەی داهاتوو هەر لە خۆشیدا بەزێتان بێڵین لەگەڵ سڵاوی گشت هاوکاران و بە تایبەتی دەخیلی شەم و محتەبەر شێروانی. خدا حافظ.